زەینەدین زێدان ماڵاوایی کرد. ئەو پیاوەی لە لووتکەدا واز لە هەموو شتێک دەیەنێت. ئەگەر بمانەوێت پێناسەیەکی بکەین جوانترە بڵین ئەو پیاوە لە وەرزشدا واتا بە ماڵاوایی دەبەخشێت. 4 ڕۆژ پاش نووسینەوەی مێژوو لەگەڵ یانەی شەهانەدا و لە بڕیارێکی لە ناکاودا زیدان داوای بەستنی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کرد. بەستنی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەش بە یاوەری پیرێزی سەرۆکی یانەکە تەواوی میدیا جیهانەکانی گرتەوە. بە جۆرێک هەست دەکرا ئیدی جارێکی دیکە زیدان لەگەڵ شاندی ڕاهێنەرانی قەڵای سپی لە یاریگادا ئامادە نابێت. زیدان پیشەی یەکەم جاری نییە لە لووتکەدا واز دەهێنێت و یاریگاکان پڕ لە فرمێسک دەکات. 12 ساڵ پێش ئێستا و لە دوای بەدەزێنانی پلەی دووەمی مۆندیال بێبەزەیانە زیدان ماڵەوایی یەک جاری لە یاری تۆی پێکرد و بۆ ئەبەد هەوادارانی جێشت و یاریگاکانیشی بێناس کرد. ئەمە لە کاتێکدا هەر ئەو ساڵە زیدان بۆ برنەوەی خەڵاتی تۆپی هەڵتوونی یەکێک بوو لە پاڵێراوەکان و گومانیش دەکرێت ئەگەر بەریەکەوتن و شەڕەکەی بەرامبەر ماتێرازی بەرگریکاری ئیتاڵیا نەبووایە هیچ دوور نەبوو باڵاندۆریش باتەوە و کانەڤارۆ بکاتە دووەمی باشترینی ساڵ. ئەوە تا دیسان و جارێکی دیکە ئەم پیاوە هەمیشە دەم بە خەندەیە هەوادارانی دڵتەنگ دەکاتەوە و ئەمڕۆ وەک ڕاهێنەر بۆ دووەم جار ماڵاوایی لە یانی ڕیال مەدرید دەکات. زیدان تاکە ڕاهێنەرە لە سەردەمی سەرۆکایەتی پیرێزدا نەک هەردوور نەخراوەتەوە بەڵکو خۆی داوای ڕۆشتنی کردووە و سەرۆکی یانەکەشی با بڕیارەکەی تاساندووە. چەند وەرزێک پێش هاتنی زیدان پیرێزی سەرۆکی یانەکە باشترین ڕاهێنەرەکانی جیهانی دوور دەخستەوە کاوانیش جۆزێ مۆرینۆی پرتوگالی و کارلۆ ئەنچلۆتی ئیتاڵی بوون. بەڵام زیدان ئەو کللتوری لە یانەکەدا گۆڕی و پێش ئەوەی دەرگای ماڵاوایی بۆ بکرێتەوە مۆزەخانەی یانەکەی بۆ پڕکردن لە دەستکەوت و بە جۆرێک کارژێڕی یانەکەی ناچار کرد بەوەی شوێنی زەخیرەکردنی نازناوەکانیان لە مۆزەخانەکەدا گەورەتر بکەن. دوجار بە بڕیاری ماڵاواییکردنیشی زیدان شوێنی خۆی لە دڵی هەواداران و کارگێڕی و سەرۆکی یانەکەشدا گەورەتر کرد و بۆ ئەبەد زێدان ئەو ڕاهێنەرە دەبێت کە هەندەرانی یانەی شاهانە ئاوات بەگەڕانەوەی دەخوازن. کاریزما و کەسایەتی زیدان لەوەدا خۆی دەبینەوە ئەم ڕاهێنەرە دەیتوانی سەرجەم یاریزانەکان لە پێناو بەرژەوەندی یانەکەدا ئاڕاستە بکات. ناوماڵی یانەکەی ڕێخستەوە و هیچ جۆرە دووبەرەکێکی لە یانەکەدا نەهێشت. هەر کاتێکی ژیانەکە بە یاری کۆتایی بگەیشتبایە بێ هیچ دوو دڵیەک هاندەران خۆیان بۆ ئاهەنگگێڕان ئامادە دەکرد چونکە لە هەر جارگەیشتن بە یاری کۆتایی پاڵاوانەتەکان زێدان سەرجەمیانی بەبرنەوە کۆتایی پێ نابوو. برنەوەی 3 جاری یەک بە دوایەکی یانە پاڵاوانەکانی ئەوروپا ئەو دەستکەوتە زێڕینەی یانەکەیە کە نازناوی زێدانی هەرگیز لێجا ناکرێتەوە چونکە یەکەم ڕاهێنەرە لە مێژووی پاڵاوانەتەکەدا ئەو ژمارەیە تۆمار بکات. لە کۆتاییدا زەینەدین زیدان ماڵاوایی کرد و خۆشەویستی بەجێهێشت نەک ڕکابەرایەتی کردن.